چەند ڕۆژی ڕابردوو دووەم شەپۆلی بارانی وەرزی سەرمایم ساڵ هەرێمی کوردستانی گرتەوە. بارانەکە جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری کارەساتی لێکەوتەوە. جگە لە چەند حاڵەتێکی گیان لەدەستدان، ماڵ و دووکان و بازاڕ و شەقام و دامەزراوەکانی شار و هاوڵاتیانی زیانێکی بەرچاویان بەرکەوت. بۆ بەرەنگاربوونەوەی زیانەکان هەرزوو دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوە خێرخوازیەکانی دیکە خۆبەخشانە هەڵمەتی بەهاناوەچوون و پاکردنەوەیان دەست پێ کرد و توانیان کاریگەری بەرچاو دروست بکەن. لە ناوچە جیاوازەکانیشەوە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لێکەوتوان ڕاگەیەنرا. چەمچەماڵ سەرچاوەی دابینکردنی وزەی کارەبا 24 کاتژمێریەکەی کابینەی ماوە بەسەرچووە کە لە ڕێگەیەوە داهاتێکی بەرچاوی دەست دەکەوێت. ساڵانێکیشە بەدەست نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێنێت و بێکاریش باڵی بەسەر قەزاکەدا کێشاوە. چەمچەماڵ لە هاوینجا بە بێئاوی و لە وەرزی بارانی ئەمساڵیشدا بەهۆی لافاوەوە عەیب و کەم و کوڕیەکانی دەسەڵاتی زیاتر ئاشکرا کرد. ئەو قەزایە باگشتی بەدەست ژمارەیە گرفتی دیکەیشەوە دەناڵێنێت کە خۆیان لە نەبوونی پرۆژەی ئاوەڕۆی سندوقی، بودجەی تایبەت بۆ کارەساتە سروشتیەکان، نەبوونی بەنجا و پۆندی پێویست بۆ گلجانەوەی ئاو، تێکدانی ڕێڕەوی ئاو، ئەندازەی نەگونجاوی شارەکە کە لە ئاست فراوان بوونی شارەکەدا نییە دەبینێتەوە. ئەوەی جێگەی سەرنجە لە میانی ڕووداوەکاندا هیچ بەهاناوەچوونێک لە ئاستی باڵا بۆ چارەسەری بنەڕەتی گرفتەکان بەدی نەکرا. تەنانەت سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو تا ئەم ساتەیش ڕاگەیەنجاوێکی لەو ڕووەوە بڵاو نەکردوێتەوە. جێگری سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوویش کە ناوچەی هەژموونی حیزبەکەیەتی لابری بڕیاری گرنگ و دابینکردنی پێداویستیەکان داوای کرد لەو پارەیەی هاوڵاتیان و خێرخوازان بۆ لێقەوماوانی لافاوەکە کۆی دەکەنەوە هەندێک کەرەستەی بۆ دام و دەستگا حکومیەکان لێ بکردرێت. لەگەڵەوەشدا نەیشی توانی شێوازی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان لەلایەن حکوومەتە ماوە بەسەرچووەکەوە دیاری بکات. من ئێستا لە کۆبوونەوەی حکوومەت داوام کرد هەر دائیرەیەک پێداویستیە سەرەتایەکانی خۆی حازرکە، تەندروستی، کارەبا، ئاو، ڕێگاوبان، ئاوەڕۆ، پۆلیس، ئاسایش، ئەوەی کە پێویستە دای بڕێژن حازریکەن. ئەمە یەکێک لەو دەرفەتانەیە بۆ ئەوەی بەو هاوکاریانەی کە کۆ ئەکرێنەوە هەندێ ئامێر بکڕین تاکویتر چەمچەماڵ و شارەوانی چەمچەماڵ و فەرمانگەکانی تری چەمچەماڵ چیتر پێویستیان بە خێر و ڕەحمی شار و قەزا و محافەزەیەکی ترەوە نەبێ. ئەم شێوازە لە حکومڕانی لە کوردستان ساڵانێک کە پەرەی پێدەدرێت و دەیانەوێت حکوومەت کەمترین بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ. خێرخوازان و هاوڵاتیان پێداویستیەکان دابین بکەن. لە کاتێکدا هاوڵاتیان ئەگەر موچەخۆر بن دەیان ملیۆن دینار قەرزیان لای حکوومەتە، ئەگەر خانەنشین بن لە قورسترین ساتەکانی تەمەنیاندان، ئەگەر کاسبکاریش بن بەدەست بێبازاڕی و باجی چەند هێندەی ساڵانی ڕابردووەوە گیرۆ دەبوون کە هێشتاش ئەم توێژانە و دەستگا خێرخوازیەکانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئەرکەکان وەک ئەرکێکی ئەخلاقی دەگرنە ئەستۆ. ئەوەی دەمێنێتەوە کۆمپانیا و دامەزراوە زەبەلاحەکانی نزیک لە دەسەڵاتدارانی هەرێمن کە لەسەر قوتی هاوڵاتیان و ژێرخانی هەرێمەکە بەڕێوە دەچن و قازانجی بێشومار کەڵەکە دەکەن. ئەویش بە جان پێجانانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو برای سەرۆکی یەکێتی گیرفانیان لای گیرفانی حکوومەت قوڵترە. ئەم چینە حەساوەیەش تا ئێستا هیچ ئامادەیەکیان نیشان نەداوە و میدیاکانی دەسەڵاتیش بە دابینکردنی ژەمە خۆراکێک بۆ منداڵێکی چەمچەماڵی دەیانەوێت چاوی هاوڵاتیان لەسەر کەم و کوڕیەکان لابدەن و خۆیان بە پاڵەوانی بەهاناوەچوون نیشان بدەن.